بەناوی خۆی گەورە میێرەبان سڵاتان لێبێ بەڕێزان وەک لەوانەی پێشوو باسمان کرد ئێمە وانەی پێشوو سپلاش سکرینێکمان دروست کرد بەڵام لەم وانەیەدا ئینشاءڵڵا باسی TextField لەگەڵ ListView ئاکەم کە هەر زۆر ئاسانن لەگەڵ بەتن هەرسێکیان ئینشاءڵڵا کەم و ئاسان من ئەمە ناسڕمەوە تاوان سپلاش سکرینەکە بەهار بمێنێ ئێمە ئیشمان بەم هۆمەیە باشە تەبان لێرەیە لەم هۆمەیە باسی چیەکەم باسی دوو بەتن ئەەکەم لەگەڵ TextFieldێک باشە ئەمە سکافۆڵدەکەمان هەیە با من ئەمە فۆرماتێکی بکەم بۆی جوان دەرکەوێ باشە ئەمە بەدیەکەمان هەیە چیت هەیە سنتەر لەگەڵ تێکستێکی تەیە لێرەیە چیت هەیەکەم وەڵامێک دانین ترێلجەر دەڵان لەوانەکانی پێش خوێنوانە ئەڵین چی ئەڵین TextField باش TextFieldێک لەگەڵ چی لەگەڵ ElevatedButton چییە ئەها هەر ئاوا بەجێ بێڵم ئێستا TextFieldەکە ئاوا بەجێ بێڵم هیچ ئێرۆرێ نایە بەڵام لە ElevatedButtonەکەیە یەک هێڵی سووری هێناوە بەژێریە ئەڵێ چی ئەڵێ پارامتەری onPressed requiredە و پارامتەری child requiredە چیشن ئەم پارامتارانە named یعنی ناویان هەیە باشە ناوەکە چیە مەبەستی لەمێ ئەڵێ child ئەبێ ئاوهی بینوسی سێکە child چی وەرەگرێ widget وەرەگرێ وە چیتر onPressed چی وەرەگرێ voidی فانکشنێک وەرەگرێت کاتە ئەڵێم ئەمە ئەی childەکەی ئێرە چی بنووسم بەڵێم text ئەڵێم چی بڵێم press me باش یەک دانیتریش دروستەکەم ElevatedButtonێکی تر دروستەکەم بۆچی بۆ navigate to ListView screen باشە ئەوەمان نەخوێندە جەماعەت بەس هەر زۆر ئاسانە ئەویش بۆ ئەیکەم بۆی ئەو ڤیدیۆیی ئێستا و ڤیدیۆکەی پێشتریش هەر لە هەمان کۆداون باش ئێستام TextField چیە بە ئەپلیکیشنەکەمان ڕەنگی بزانین چ دیزاینێکمان پێشکەشەکات ئەم سینەشمان نایە کلاسە تەنها ئیشمان بۆم کلاسە هەیە دیبەگ زین چۆن دەریەخات باشە سپلاش سکرینە گوتمان دوای 5 سانیە با حەزەکەن ئەمە بکەینە سانیەک یەکسەر بیکات کە پێیسمان بۆ نیە و لەوانەیە ڕابردووە خوێندومانە زۆر باشە ئەگەر دیقەت بن لێرە یاسی دیکە ئێستا ئەمە TextFieldێکە ئەمە press me ئەمە navigate to ListView باش ئەمە جوان نییە ئەڵین چی لێرەیە ئەڵین main axis alignment dot space around refresh تۆزێ جوانتری کرد باشم ئێستا ئەمە چی ئەمە ئەم TextFieldە شتێکی تیا دەرکەوێ وەکو چی کارسەرەکە هەڤەریەکەی ئەخیتە سەر ئێرە ئەو کۆنترۆلەرە زۆر گرنگە کە پلیز ناگات ئێستا باسیکەم بەڵام هیچێکە لەو بابەتانی کە لە TextFieldدا پێویستە بەکاربێنرێ سێکە text alignمان هەیە property text alignمان هەیە ئەڵێم text align dot چی dot center بۆ نمونە ئەگەر ریفرێش کەم کاتێککە پەنجانێم بەوەیە هاتە ناوەڕاست باش بۆ نە چی ترمان هەیە زین چی ترمانێ ماکس لاینە ناوی بەخۆیەتی ینی چەند لاین لە خۆ بگرێت خۆی بای دیفۆڵتیش چییە بای دیفۆڵت یەکە با بڵێن ماکس لاین بکەین بە دوو بۆ نمونە زین چی لێت بوو بە دوو یێتە خوارەوە تاین مناڵیم 5 چی لێ هاو گەورەتر بوو 5 باشە بەڵام خۆی بای دیفۆڵت یەکە کاتێکە داینەنیت باش ئێستا لێوێ بە زۆر کات نەکوژین دیکۆڕیشنمان هەیە دیکۆڕیشن input decoration باشە ئەو وجتە وەرەگرێ ئەم input decorationە چی تایە ئایکۆنی لە خۆ گرتۆ باشە لێبلی لە خۆ گرتۆ هێلپەر تێکستی لە خۆ گرتووە ئەم هێلپەر تێکستە نازانم چێ بەڕاستی بەڵام هەر بە بیکەین enter your username here ئادی با بزانین ئەم هێلپەر تێکستە لە بەشی خوارەوەیە بەڵام شتێکی ترمان هەیە پێوترێ هینت تێکست لە ناو TextFieldەکەیە
باشە کاتێ ڕفرێشەکەین ئەها ئێستا گەڵام ئەلەند علی وەنمونە یوزەر نەیمەکەی سڕیەوە نایەتی بە بڕای من هەر ئەوەندە بەسە ئەوانی تر ئاسانە ینی خۆتان دەتوان بە دوای بڕۆن بۆ نمونە شتی ئاسان بۆردەر بۆ نمونە ئەڵێن بۆردەر چی وەرەگرێ ئینپوت بۆردەر وەرەگرێ input border dot دوتی نییە outline board input بۆردەرە باشە گە ریفرێشکەین هات جی لێ هاو بۆردەرێکی بۆ دانا باش من تاوان ئەمە ویتسەکەی جوان نییە ئەمەیە تۆزێک پانیەکەی کەمکەمەوە ئەگەر دیقەت بن لێرە ویسمان نییە پرۆپەرتێکمان نییە بەنای ویس باشە ئەی لە دیکۆریشنەکەی بڵێ هەبێت input decoration بابزانین هەیە من بۆم نە شارەزانین حالیان خۆشم شارەزانی کاتە حەل چییە حەل ئەوێ ئەمە ئەخەمە ناو چیەوە ئەیخەمە ناو کۆنتینەرێکەوە ئەها بەو شێوەیە کوانێ کۆنتینەر ئەوەت لەم کۆنتینەرە ویتێکی بۆ دیاریەکەم ئەڵێم پەنجابانە ریفرێشەکەم ئەها چی لێ هاو زۆر بچوو بۆ ئەڵین 100 کەمە 200 عیبی نییە خراب نییە باش ئەمە لە ناوەڕاستانیە تاوان کاتە کۆڵۆمەکە هیچیان لە ناوەڕاستانین ئەمە لە ناو کۆڵۆمەکەیان کاتە کۆڵۆمەکە چی لەکەم ئەڵێم زەحمەن نەبێ بیکەرە ناو ڕۆیەکەوە وەمەین ئەکسس ئەلاینمنتەکەی کە بە سنتەر ساگە ریفرێشکەین بەو شێوەیە چۆتە ناوەڕاست باشە زۆر باشە ئەم پرێسمیە هەروە دامناوەڵاوە ڕاستیەکەی چکەمە حەز ناکەم بچینە وردەکاریەوە ئەم ئێرۆرە چییە کورتە ئێرۆرە ئەڵێ چی ئەڵێ use a sized box لەبری کۆنتینەر ئەڵێ وا باشترە نازەم لە ڕیچیوە باشترە یەک شتی ترمان خوێند ئەوە بیرم چوو بیڵێم لە ڤیددیۆی پێشوو ماتریال ئاپ پرۆپەرتێکی هەیە بە ناوی هۆم ئەوەی کە سەرەکیە بۆ ئێمە ئەوەیە شتێکی تری هەیە پێوترێت شۆ ئەوکوانێ ئەوە تا دیبەک شۆ چێکت مود بانەر خۆی بای دیفۆڵت ترووە ئەما گەر بیکەم بە فۆلس ئەم دیبەگەی ئێرە نایەڵێت دیبەک شۆ چێکت مود بانەر بولیەنە ئەڵێم فۆلس ئەگەر ریفرێشی ئەپلیکیشنەکە بکەم ئابێ هۆت ڕیستارتکەی ئەوت نەیهێشت باشە ئەگەر ئەمە بیکەیتەوە بە ترو ئەیهێنێتەوە زۆر باش فۆلس ئێستا چیمان ماوە ئەڵێم چی ناویگەیت تو ListView سکرین باسی ListViewەکەم کە هەر زۆر ئاسانە لێرە ستیتفول ویجتێکی تر دروستەکەم ئەڵێم ListView سکرین باشە تاوان پێویستم بەمە نییە ئەوەی کە ئیشم پێێتی ئەمێ لێرە ئەماکەم بە سکافۆلد لە سکافۆلدەکەی تاوان تەنها پێویستم بە نەک پێویستم پێویستم بە بۆ دیەکەی لێستەیە لەم بەدیە لەم لەم ListView باشە لەم ListViewە چیمان هەیە سێریکە گەرسەرەکە هەڤەرکە بۆ ئێرە بیخەرە سەر ListViewەکە چیمان هەیە چڵدرنمان هەیە ئەها ئەبێتە ئەبێت کوانێ ئەوت چڵدرنمان هەیە چی وەرەگرێ وجد وەرەگرێ ئەڵێن چڵدرن باش ئەگەر دیقەت بن چڵدرن چی وەرەگرێ وجد وەرەگرێ من ئەڵەم ئەکسبۆرمە هیچ کێشەیەکی نییە item 1 ئەڵێن item 2 item 3 ئەمە 2 ئەمە 3 کاتێککە ریفرێشەکەم هیچ ڕوو نایە لەبەرەوەی ئەم کلاسە ئەکسێسم بۆی نییە لێرەوە ئەکسێسم بۆیە بێ لە ڕێم بەتنەوە ئەڵێن چەڵین ناویگەیتەر ینی ناویگەیتکە بۆ کوێ پوش باش ئەم پوشە چیە لێراڵم کۆنتێکست یەکەم ئەرگومنتی ئەوە وەرەگرێ دووەم ئارگومنتکە وەریەگرێ بریتە لە ماتریال ڕۆد پێیج ڕۆد عینەن ئەوەی سەرەوە ئەها لە سپلاش سکرینەکەی چیمان کرد ئەویش ڕێک ئەوەیە بەڵام چی گۆڕە بەزەوە گۆڕا لێرە وتمان پوش ریپلیسمنت لێرە شاوتمان پوش جیازی ئەم پوش و پوش ریپلیسمنتە چیە جەماعەت ئەم پوشەمان نەخوێندەوە بەستە سەورەکەم بیخوێنین حتمما
هەر لە ئێستاوە بیزانن شتێکی زۆر ئاسان و خۆشیشە. پوش ریپلیسمنت چییە؟ ئەوەیە کە سپلاش سکرینەکە یەکەم جار کاکرێتەوە کە ئەڵێ پوش ریپلیسمنت کە بۆ هۆم سکرین ئەو کاتە ئەم هۆم سکرینە ئەچێتە جێی سپلاش سکرینەکە ریپلیسی ئەکات. بەڵام لە پوشەکەیەوە نییە ریپلیسی ناکات ئەوەی پێشوش هەیە واتە هۆم سکرینەکە ئەهێڵێتەوە کاتێک کە ئەچمە سەر لیست ڤیوەکە باشە؟ دیقەت بن ئێستا بۆ نمونە تاوامە کێشەمان نییە بەتنەکەشمان ئیشەکات وەچێتە سەر لیست ڤیو کاتێکە ریستارتەکەم بووە ریستارت تا کاتێکا چینە سەر لیست ئەوە کێشەی نییە و چوو ئەو دی و هاتە ئێرە بەڵام دیقەت بن هیچ بەتنێک نییە بۆی بگەڕێمەوە بۆ دووەوە باک بکەم باشە ئەوە لەکوێ ئاکرێت تەوان لە سەری سەرەوە پێویستە ئالێرە لە سەری سەرەوە هەبێت لە سەریشەوە حتمما کێ لی بەرپرسە ئەپ بار لی بەرپرسە کاتە لێرانین ئەپ بار تایتڵەکە بکە بە لیست ڤیو سکرین ئەپ بار بۆ نمونە کە ریفرێشەکەین ئەها دیقەت بن خۆی باکی هێناوەتەوە سیریکە باکی دروست کردووە بەتنی باکی داناوە لێرە باشە ئەمە بۆ هیچیەوە بوو بەهۆی پوشەوە زۆر باشە ئێستا لە بریم تێکستە ناشینانە من چیەکەم ئەڵە لیست تایلمان هەیە تایتڵ نییە ئاگدار بن تایڵە نازان بەمانای چیت سێدانە داهانین ئەمە ریفرێش ناویگەیت ئێستا سێدانی تایە لێرەیە بەڵام هیچ شتێک حتمما دیار نییە لیستایل پرۆپرتەکانی چیە بابدانین چیە تایتڵمان هەیە لیدینگ و تریلینگمان هەیە ئێستا پێتان ئەڵێم چییە تایتڵەکە حتمما دیارە چییە کە ویجد وەرەگرێ گەر دیقەت بن ئەڵین تێکست ئایتم 1 ئایتمی 2 ئەمەش 3 ریفرێش دیقەت بن ئایتمەکانی بۆ دروست کردم زۆر باشە چیترمان هەیە لیدینگمان هەیە لەگەڵ تریلینگ لیدینگ یاین چی لیدینگ ئەمەی بەشی پێشەوەیەتی ینی پێش ئایتمەکە بەڵام تریلینگ دوای ئایتم وانەکەیە باشە سامن لێرەڵم چڵم لیدینگی ئەمە کە ویجد وەرەگرێ ئایکۆنێکم بۆ دابنێ ئایکۆنس دۆت ماپ وەکوی ئەمڕۆ لێرە بە هەماشەوە ئەڵم لیدینگ ئایکۆنێکم بۆ دابنێ ئایکۆنی هۆم توزانام هەرچێک بێت لیدینگێکی تر ئایکۆن یا الله ئایکۆنس دۆت ئایتم فیلد هەرچێک بێ کە ریفرێشەکەم بۆ شێوەیە ئەگەر ئەمە بهێنمە ئەو دی و چی لەکەم لیدینگەکە یکەم بە تریلینگ هەرەوەنە ریفرێش ئەچێتە ئەو بەر باشە هەریکەینەوە بە لیدینگەکە جوانترە زۆر باشە ئێستا بۆمە بمەوێت لێرە پەنج بنێم بەم ئایتموانەیە ئەڵێم چی ئەڵێم لەوانێت تۆ بڵێ ئۆن پرست وەکو بەتنەکە لێرە بەتن چی هەبوو ئۆن پرستی هەیە باشە لە کاتی پەنج پیانادایانی بەزنا لێرە شتێکی تربانەیە گەر شارەزای نەبووی لێرەیاڵی ئیتە خواری خوارەوە هیبینیت ئەوت ئۆن تاپ ئۆن لۆنگ پرسیشمان هەیە ئەوەیە کە تۆ پەنجە ڕابگری لەسەر تایڵەکە لەسەر ئایتمەکە بۆ نمونە و کاتە شتێکم بۆ بکە بەس لێرەیانە خێر من تەنها ئۆن تاپم ئەوێت کە تەڵان ڤۆی دامیش پێویستە فۆنکشنەی ڤۆیت دەخۆ بگرێ لێرەیاڵم چێڵم پرنتی شتێکم بۆ بکە بۆ ناڵێم ئایتم 1 تاپت باشە بامەش زیاتین لێرە بۆ ناڵین ئۆن تاپ print item 2 tapped ماڵا ئابێ خۆی تاویەکەت ئێستا کە ریفرێش یەکەین دیقەت بان چی زیابووە ها ئایتم سەیەکە ناتوانم کلیکی لێ بکەم بۆ لەبەرەوەی ئۆن تاپم بۆ داناوە بەڵام ئایتمی 1 و 2 ئەتوانم کلیکی لێ بکەم لەبەری ئۆن تاپم بۆ داناوە ئایتمی 1 کە کلیکی لێەکەم ئایتم 1 تاپت دیباک کۆنسۆڵەکە بکەنەوە ئەتوان پرنت بۆ خۆتان ببینن ئایتم 2 کە کلیکی لێەکەم بەو شێوەیە بۆم پرنتەکات وانی ئەم ڕۆمان هەر ئەوەنەیە زۆر بەڕاستی ئاسانە هەر ئەوەنە دەست لەگەڵ یا ڕاهات ئینشاڵڵا خۆش ئەوێ لەلاتان خوای گەورە سەلامەتان کا و هەموو لایەک سەرکەوتوو سەرفراز کات